ئێمە لە ڕابردووش دیارە بە دیدگایەکی ڕوونەوە بە برادەرانی پارتیش و بە برادەرانی یەکێتیشمان ڕاگەیاندووە کە ئێمە کۆمەڵی ئیسلامی دەبێت پێشەموو شتێکی پەرلەمانی کوردستان کارا بکرێت و بەو دەستەی سەرۆکایەتی کە هەیەی ئێستانەکە و ئەو جا لە ناو پەرلەمان ئەو پرسانەی کە پەیوەستن بە پەرلەمانی کوردستانەوە پەرلەمان دەستی کراوە بێتن و ئەو پرسانە تاوتوێ بکاتن و ئەوەی کە پێویستی بە بڕیار دەرکردن بێ بڕیاری بۆ دەرکاوە ئەو کە پێویستی بە یاسا بە یاسای بۆ دەربکاتن و خاڵەکانی دیکەش کە پەیوەستە بە لایەنە سیاسیەکان بۆ خۆیان دابنیشن و ئەو خلافە سیاسی کە هیانە کۆتایی پێبێنن بۆ چوونەکەمانەوەی خاڵەکان خاڵی جوانن بەڵام ئەو خاڵە جوانانە پێویستیان بە کات دەکاتن کاتی بۆ دیاریکەی و دیاریکردنی ئەولەویەتی جێبەجێکردنی ئەو خاڵانە و زەمانەتی جێبەجێکردنی ئەو خاڵانەمان دەوێت لە پەرلەمانی کوردستان.